کۆمەڵگەی کورجینێسی 2 ناوەندێک بۆ ئامادەکردنی نەوەکانی داهاتوو لەسەر بینایەکی فراوان و گونجاو بە شێوەیەکی زانستی و بە ستانداردی جیهانی کۆمەڵگەی کورجینیەس بە باشترین خزمەتگوزاری دروست کراوە. بەهرەی خوێندکاران گرنگی تەواوی پێدراوە، پشتگوێ ناخرێت، بەڵکو و گەشەی پێدەدرێت و تواناکانیان بەهرەمەندەکانی کورجینێس پێک دەهێن و ئەزموونی توانا و چێژ و بەهرەکانیان دەکەن. هۆڵی گرنگ و تایبەتمان هەیە بە سیمینار و کۆبوونەوەکان. خوێندکاران لە ئێستاوە لەگەڵ ئێمە ئاشنای بابەتە گرنگەکانی ژیان دەبن. سیستمی خواردن و پشووەکان بە شێوەیەکی تەندروست و زانستیانە ڕێکخراوە لەژێر چاودێری تیمی تایبەت بە خوێندنگا تاوەکو هیچ گرفتێک بە خوێندکاران لە ڕووی تەندروستی و پاکو خاوێنیەوە دروست نەبێت. وەرزش و وێنە و میوزیک بەشێکی گرنگی پرۆسەی فێربوونە لە کورجینێس. هاوشانی بابەتە گرنگەکانی زانست و زانین گرنگی تەواوی پێدراوە لە پێناو گرنگیدان بە مێشک و تەندروستی خوێندکاران. هەموو سوچێکی خوێندنگا بە جوانترین و پاکترین شێوە ئامادە کراوە بە خوێندن. پشودان و بەسەربردنی کاتە جیاوازەکانی خوێندکاران یەکێکە لە گرنگترین بەشەکانی خوێندنگا. ناوەندی ئاینیە مزگەوتی تایبەت هەیە بە خوێندکاران تاوەکو لە کاتی خۆیدا ئەرکی دینی بەجێبهێنن. پۆلەکانی خوێندن بە جۆرێکە ڕێژەیەکی زۆر کەمی خوێندکار بەشدارن لە پرۆسەی گەشەکردن و فێربوون تاوەکو کەشی خوێندن دوور بێت لە ژاوەژاو و قەرەباڵغی و ژینگەیەکی ئارام و تەندروست بۆ فێربوون فراهەم بکرێت. لەگەڵ مابن بۆ خوێندن لە خوێندنگەکەمان ئێمەش ئامادەتان دەکەین بۆ سەرکەوتن و ڕابەرایەتیکردن. کۆمەڵگەی کورجینیەس ناوەندی کەسایەتی و ڕابەری داهاتووی کۆمەڵگە.